بەڕێزان ڕەوشی کوردستان لە هەموو کاتێکدا گرنگێکی زۆری بۆ خەڵکی کورد هەیە. وەچی دەزانن بەدەیان و بە سەدان ساڵ سەرهەڵدان هەبووە، شۆڕش هەبووە بۆ پێکهێنانی وڵاتێکی ئازاد، بۆ ڕزگاری گەلی کورد. بەڵام مەسەلەی کورد لە ئێستادا جیاوازێکی زۆری لەگەڵ ڕابردوو هەیە. چەلان ئەگەر تەنیا سەرهەڵدانێک و شۆڕشێکی چەکداری بە، ئێستا شۆڕشەکە بۆتە شۆڕشێکی سیاسی، شۆڕشێکی کولتوری، شۆڕشێکی چاندی، شۆڕشێک کە تێیدا ژنان و جوانان ڕۆڵ و نەقشێکی زۆر زۆر گرنگیان تێدا هەیە. ئێستا سەرهەڵدانی ئەوڕۆی گەلی کورد بۆتە مەسەلەیەکی جیهانی. ئەو سەرهەڵدانە تەنیا سەرهەڵدانێکی سادە نییە، بۆتە ئیرادەیەک کە تێکشکاندنێوی زۆر زۆر زەحمەتە، چون وەک بڵێن ڕیشەی داکوتاوە. بەڵام لەلایەکشەوە سیاسەتی داگیرکەران سەبارەت بە گەلی کورد چ بووە؟ سیاسەتی داگیرکەران لە ئەوەڵڕا هەتا ئێستا قەتڵ و عام و کوشتاری گەلی کورد بووە. دەزانین لە مێژوودا خوێندوومانە و دیومانە و بۆ خۆشمان، یعنی هیچ کوردیەک نییە ئەوەی هەست پێ نەکرد بێ و تەواو لەمسی نەکرد بێ. داگیرکەرانی کوردستان، ڕژیمەکانی ئێران، تورکیا، عێراق، سووریا، بەگشتی بڵێن فارس و تورک و عەرەب لەوەتی هەن حەولیان داوە بۆ سەرکوتکردنی کورد بە هەموو شێوازێک، بە قەتڵ عامی فیزیکی بڵین، بە قەتڵ عام و کوشتاری چاندی، بە فەرهەنگی، بە زمانی، بە هەموو شێوازێک حەولیان داوە کورد لە ناو ببن. بەڵام ڕاستیەکیش لە بیر نەکەین، ئەو جووری کە فاشیزمی تورک حەولی داوە دژ بە کورد کاری کردووە، دوژمنایەتی کوردی کردووە، کە ئەویش ڕیشە دەگرێت لەوەی کە چۆن خۆی تعریف دەکا. ئێستا وڵاتانی دیکە لە عێراقدا کورد لە مێژە بە ڕەسمیەت ناسراوە. 6 ساڵ لەوەی پێش کورد بە ڕەسمیەت ناسراوە، بە فەرمی بە کورد وەکو نەتەوەیەک ناسراوە. بۆیە ئەوە بە ڕاحەتین کۆڵی لێ ناکرێ. بەڵام تعریفی تورک، فاشیزمی تورک دەڵێ هەبوونی تورک دە نەبوونی کورددایە. ئەوە یعنی فەقەت یەکلا. بۆیە لە هەموو شتێکی ئیستفادە کردووە، هەتا ئێستا لە هەموو ئیمکاناتی خۆی، لە هەموو ئامرازەکان، لە هەموو پەیوەندیەکانی خۆی دژ بە کورد ئیستفادەی کردووە. ئەنواعی هێرشی هێناوە، ئەنواعی قەتڵ عامی کردووە، قەتڵ عامی شۆڕشی شێخ سەعیدی پیران، شۆڕشی دەرسیم سەید ڕزا. بەڵام لە 40 ساڵی ڕابردوو دوای وەکە حرەکەتی ئازادی دەستی پێکرد، تورکیا ئەسیر بووە دەستی دا. کاتێک کە ئەوڵەکەیدا باسی وەی کرد کە بە 48 سەعات داوی پێدێنین خلاسی دەکەینەوە شتەی، ئێستا زیاتر لە 40 ساڵە تێدا ماونەتەوە، هیچیان پێ نەکراوە. و مەسەلەی کورد لە ئاستێکی هەرێمی و بەرتەسکدا بۆتە مەسئلەیەکی جیهانی. شۆڕشی کورد بەتایبەتی لە باکووری کوردستاندا ئەمە دەبێ واقعیەتێک ببینین. ئەویش ئەوەیە کە شۆڕشی گەلی کورد لە هەر پارچەیەکدا تەئسیر و کارگەری ڕاستەوخۆی لەسەر تەواوی پارچەکانی دیکەدا هەیە. هەر شکستێک، هەر سەرکەوتنێک لە هەر پارچەیەک بلا فاصلە خۆی نواندووە لە پارچەکانی دیکەدا. شۆڕشی کورد لە باکووری کوردستان بوو بە هۆکاری زۆر شت. بۆ نمونە ئەگەر خوێندنەوەیەکی باش و ڕاستمان هەبێ لەسەر مانەوەی دەسەڵاتی کوردی لە باشووری کوردستان، هەر خودی مانەوەی وانە، مانەوەی ئەو دەسەڵاتی کوردیە عاملێکی گەورەی وەی شۆڕشی کورد لە باکووری کوردستانە.
شۆڕشی ڕۆژاوای کوردستان دەرسێکی زۆری لە باکوور وەرگرتووە. تەسیری مستەقیمی کە ئەو لەسەر ڕۆژاوای هەیبووە، ئەوەی کە ڕۆژاوای کوردستان باعث بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان چ بە قەومێ، ئەوەی کە شۆڕشی باکوور باعث بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان چ بە قەومێ، هەست چۆن بن، ڕوانگە چۆن بن، چۆن چاو لە مەسەلەی کورد بکرێ زۆر زۆر گرنگە. هەمومان دەزانین ئێستا دەوڵەتی تورک لە لاوازترین ڕەوشی خۆیدایە. لە جێیەکدا مەسەلەی کورد بۆتە مەسەلەیەکی جەهانی. دەوڵەتی تورک بە سازکردنی دوای هەموو قەتڵ و عام و کوشتارەکانی کە کردی، بە سازکردنی گروپە ئیسلامیەکان، بە بەکارهێنانی داعش دژ بە کوردان، دیسان نەیتوانی هیچ بکە، هەموو ئێوان لە بین چوون، تەواوی ئەو ڕێیانە پوچەڵ بوونەوە. بەڵام خودی تورکیا بۆ خۆی ئێستا دەلاوازترین ڕەوشیدایە. دەگەڵ هیچ یەک لە دراوسەکانی لە عێراق و ئێران ڕابگرە تا عەرەبستان و کوێیت، دەگەڵ هیچ یەک لەوانە نێوانی خۆش نییە، نێوانی باش نییە. لەگەڵ ئوروپا کێشەی خۆی هەیە، لەگەڵ ئەمریکا کێشەی خۆی هەیە، لەگەڵ رووسیا کێشەی خۆی هەیە، لەلایەکەوە لە سووریا دەرگیرە، لەلایەکەوە لە لیبی دەرگیرە. لە باری ئابووریەوە تورکیا لە ساڵانی 2000 بولاوە ئێستا وەزئی ئابووری قەت وەکو ئەو ساڵ دقیقەن ئێستا خراپ نەبووە. بەتایبەت پەتای کۆڕۆناش بەشێکی دیکەی کارگەری لەسەر ئەو مەسەلە داناوە. حکوومەتی تورکیا دەگەڵ نێو خۆی چ دەگەڵ کورد چ دەگەڵ تورک دەگەڵ هەردووک لایەن دیارە بە ڕادەی جیاواز، بەڵام دەرگیرە. ئاکەپە دوای 2003 وەکات سەرکار قەت تووشی قەیرانی وانە بووە کە بە گروپ لێ جیابنەوە. دا ئاخرین قسەکانیدا داود ئۆغڵی باسی وەی کردووە کە زۆر بە زووی ئاکەپە لە بین دەچێ و هیچی لێ نامێنێتەوە. داود ئۆغڵ بۆ خۆی یەکێک لە تەوریسیەنەکانی ئاکەپە. دەو حاڵەیدا تورکیا بە خاتری وەی کە ئەو ئیدۆلۆژی فاشیستی کە حاکمە لەسەر ئەو سیستەمە قبول ناکە، بە هیچ جوور بە هیچ شێوازێک ناتوانێت هەبوونی گەلی کورد قبول بکە، هاتووە لە باشووری کوردستان بە ئەنواعی شێواز دەیهەوێ هێرش بکاتە سەر کوردی ئازاد. لە بیرمان نەچێ تورکیا باشووری کوردستان بە بەشێک لە خاچی خۆی دەزانێ، مووسڵ بە وڵاتی خۆی دەزانێ، تەواوی ئەوانە نابێ لە بیر بکەین. تورکیا لەوەتی ئەوەڵین پایگای لە باشووردا مەزراندووە، هەتا ئێستا هیچێک لەوانەیە کۆ نەکردوێتەوە، هیچ ڕۆژ بە ڕۆژ زیادی کردوون. تورکیا لەباری سەربازیەوە قەت نەیتوانی شکست بە گریلا بێنێ. 40 ساڵە گریلا مقاومەتی کردووە لە بەرابەر تورکیا. تورکیا نەیتوانێەوە هیچی لێ بکە. لە ساڵانی 90ەکاندا شاهیدی وەی بوون، بە تایبەت بە هاوکاری هێزەکانی سیاسی نێو باشووری کوردستان هێرشی زۆر گەورەیان بردە سەر گریلا، بەڵام هیچیان پێ نەکرا. نەیانتوانی گریلا نابود بکەن، نەیانتوانی لە بینی بن. ئەوانەی کە دایان گوت بە 48 ساعات لە بینی دەبین، ئێستا 40 ساڵە لە بەرامبەریاندا ڕاوەستاون. تورکیا بە عینوانی گەورەترین دوژمنی کورد دە فروپاشیدایە، دە تێکچووندایە. ئەدێرەدا ئەرکی گەلی کورد چییە؟ وەزیفەی مە چییە؟ کوردێکی بە شەڕەف دەبێت چۆن هەڵس و کەوت بکە، چۆن تێبگا لەو ڕەوشە، ڕوانگەی مە دەبێت چ بێ، خوێندنەوەی مە دەبێت چۆن بێ. ئایا دەبێ ئیزن بدرێ بەوەی کە کوردی دیکە بێن ببن بە داردەست بن بە کۆڵەکە بۆ ڕاوەستانی حکوومەتی تورکیا؟ ئەوە خوێندنەوەیەکی دەقیق و جوانی دەبێ بەڕاستی لێ تێبگەین. ئێستا لە منتەقەی زینی وەرتێ، ئێستا تورکیا ئەسکەر و ئەرتەشی خۆی بە تەواوی هێناوە و مەسەلەن دەیهەوێ هێرش بکە. تورکیا بۆ دەبێ ئیزنی وەی هەبێ کە بە ساڵانە بە کەیفی خۆی هەموو جێیەک لە خاکی باشووری کوردستان بۆمباران دەکا. دە زۆربەی ئەو بۆمبارانەدا خەڵکی مەدەنی شەهید کەوتون. ئەگە 2 گریلا شەهید کەوت بێ، 3 خەڵکی مەدەنی شەهید کەوتووە. هەردەو ڕۆژانی ڕابردوودا لە نێزیک سلەیمانیە بۆمبارانی کردووە.
ئەمە ئەوانە دەبێ بزانین تورکیا بۆ دەبێ ئەو حقوقی هەبێ بۆ دەبێ ئەو ئیجازەی هەبێ و لە بەرامبەر وەیدا دەسەڵاتی باشووری کوردستان چی کردووە. ئێمە دەبێ هەڵوێستێکی دروست و ساغمان بەرامبەر تەواوی ئەو ئاکارانە هەبێ. نابێ ئیزن بدرێ ڕای گشتی کورد نابێ ئیزن بدا بەوەی کە بەشێک لە هێزەکانی سیاسی کوردستان ببن بەدار دەستی فاشیزمی تورکیە. فاشیزمی تورکیەی کە ئێستا عەمەلەن ئەوە لە حاڵی تێکچووندایە، بەڵام ئەمە بەداخەوە لە باشووری کوردستان بە یارمەتی هەری گەورە بە ئەنواعی شێواز کە دەیدرێتێ بە تایبەت لە باری ئابووری و سەربازیەوە ئەو سیخۆرانە و ئەو خوفرۆشانەی کە دە ئیختیار فاشیزمی تورکیەدان ئەوانە دژ بە گەلی کوردن. هەمومان دەزانین یەکێتی نەتەوەی تەنیا ڕێگای ڕزگاری گەلی کووردە. ئەو یەکێتیە با پتەو بکەین، با تێکی نەدەین، با بناسین دوژمنانی ڕاستی خۆمان، ئەو کەسانەی ئەو لایەنانەی ئەو بنەماڵانەی کە بەرژەوەندی تاچی خۆیان لەسەرەوەی هەموو شتێکدا دەنێن. دوای 29 ساڵ دەسەڵاتداری لە باشووری کوردستان وەزعی باشووری کوردستان ڕۆژ بە ڕۆژ خراترە. ئەمە دەبێ خوێندنەوەیەکی جددی خوێندنەوەیەکی ڕاست سەبارەت بەو شتانە بکەین.